بە ڕێزێکی کە پرسیاری کردووە ئایا ئاوسانی قاج لە کەسی بەتەمەندا پەیوەندی بە نەخۆشی هەر سوچگەرەوە هەیەن؟ ئەم بەڕێزە کە ئەم پرسیارەی کردووە تەبیعی ئاوسانی قاچ وەکو نیشانەیە واری دەبووە مەجموعەیە نەخۆشی بێ یەکێک لەوانە پەککەوتنی دڵ، ئەوانەی کە عەجزی دڵیان هەیە قاچیاندا ئاوسێ، یا مەسەلەن پەککەوتنی گورچی لە هەردوو لایەندا ئاوسێ، جاری وایە مەسەلەن پەککەوتنی جگەری ژوا ئەکات کە ئاوبەندی دروست بێت لە هەموو جسمە و بەشێکیشی لە هەردوو قاچیا دەبێت. شەر نییە هەر هیچ گەر بێت لەوە چهی نەخۆشیەکی کە بێ باشتر وایە لە نزیکەوە نەخۆشە ببینرێ ڕاوێژ بە پزیشکێک بکرێ تاوەکو پشکنینی بۆ بکات بۆ ئەو نەخۆشیانەی کە دەبنە هۆی هەڵاوسانی قاچ. شەر نییە هیچ گەر بێ بە زواری دە هیچ گەریش بێ ئەو کاتە باشترین شتەوەیە ئەگەر مەترسیە هۆکرا هیچ گەر بێ هەنێک باڵێن فحوسات هەیە کە پەیوەندیان هەم بە چالاکی جگەرەوە هەیە، هەنێکیان پێیان ئەڵێن لیڤەر ئینزایم، ئەو ئینزایمانەی کەوا جگەر دروستیانەکە هەردووکی بۆ ئەکرێ ئەگەر کێشەیان نەبێ عاد لەکسەر پەیوەندی بەوە نییە، چونکە ئەگەر پەیوەندی بەوە هەبێ عادەتەن ئەوانە تێکچوونێک یان ناڕێکێک لە فەرمانەکانی جگەردا ڕوو دەدات.